خۆم بە خۆشحاڵە زانم مامی بچووکترین ئازی کوردستانم پیرۆزبایی لە خۆم و لە داک و بابی ئەو مناڵی یەکەم پێ خۆشحاڵین هەدیەی خوا هەدیەکی زۆر زۆر پیرۆزە زۆر بەخێربێن سەرچاوم. چۆن بە هەواڵەکەتان زانی قسەتان لەگەڵ کردوون تەندروستی دایکی چۆنە تەندروستی منداڵەکە چۆنە؟ شکر لە خوای بەزیاد بی تەندروستیان زۆر زۆر باشە الحەمدوللا. سەرەتا ساعت 9 شەو قسەم لەگە کردن چ لە ئارەدا نەبوو دوایی بۆ 12 شەو الحەمدوللا پیامەکەمان پێگەشت لە ڕێی داکم. بۆ گەڕانەوە چیان کردووە خودت بەنیازن کەی بگەڕێنەوە؟ وەڵی احتیمالە چەند ڕۆژێکیان پێ بچی لە دوای عەزیەکان دێنەوە خەریکی معاملەی قامە و ئەو شتانە لە قسخانن. بەڵێ ینی لەوێ پێویستی بۆ ڕێکاری پێویستی بۆ بکەن ئەو جابگەڕێتەوە و لەو حاجیانەی کە ئەگەڕێنەوە تاخیرترە بێت. بەڵێ بەڵێ پێم وایە لە احتیمالە لەبەر قەرەباڵغی لەبەر تەندروستی داک و منداڵەکەی احتیمالە نایخنێ ناو قەرەباڵغی بە تەنیا بێنەوە بە شێوازێکی بەنوایی. ئەی چۆن بوو بڕیاریەوەتان داوە کە ناوی لێ بنێن محەممەد قسەت لەگەڵ براکەت کردووە چۆن؟ بڵێ سەرەتا بیدایەتێمان زانی کوڕا بەنیاز بوو بە ناوی باش خۆی بکە عەبدولقادر بەس کە میوانی پێغەمبەری بوو سەڵاو سەلەم ئیدی بڕیارەکەی گۆڕی ناوی لێنا محەممەد. خۆشحاڵم لەونەوەی لە سعودیەی ئەخوا پێی بەخشین نمونێکی جوانە الحەمدوللا شکر لەو خوای زۆر زۆر پیرۆزن بی حەمری درێژ بی پێ خۆشحاڵین کە لە سعودیەی خوای ئەو هەدیە جوانە پێشکەش کردین حەمری درێژ بی خوار داک و بابی حەمریان درێژکە الحەمدوللا شکر لەو خوا یا ڕەبی خوا هەرچی خوا منداری نەدە خوا منداری دەتێ نەخشە لە ئومەتێ محەممەدی بی خوا کوردستانن لە ئاودان کە زۆر زۆر پێ خۆشحاڵم لە کوڕی خۆخوا ئەو هەدیە جوانی پێشکەش کردین زۆر زۆر پێ خۆشحاڵم کە خوای بەسە کردینەوە لە سعودیەی خوای ئەولادا حەزیزە و نازدارە پێشکەش کردین. ئەوان لەوێ دایک و باوکێ تا چەند دڵخۆش بوون بەوەی کە خوا زۆر دڵخۆشن ئەو دڵخۆشن ئەمەش دڵخۆشین مامەکانی هەم دڵخۆشن بلکەکان عایلێم هەموو خەنی بووە ئەرێ و هەدیە جوانە لە سعودیەی خوای دایە شکر الحەمدوللا سپاسی ئەو خوایەکەین نەخشە لە ئومەتێ محەممەدی بخوایە لەو خاتی گەورە یەخکە بە سەلامەتی بگەڕێنەوە سێ ڕۆژ چار ڕۆژش پاشی حاجی ئەو دێنەوە سعاتیان باشە و لە خەستەخانە زۆریان خزمەت کردیە و الحەمدوللا زۆر زۆر باشن. خۆت سەردانی عەزت کردووە چووی بۆ بەرە دوو جا چوومە عومڕەی بەری ئینشاڵڵا نەخشەش لەمە بی بچینە سعودیە نەخشە لە ئومەتێ محەممەدی لە منداران بی بەڵام بۆ عەز نەڕۆشتووی ناوە لێشتە خوای نسیب نەکردیم ئینشاڵڵا لە سعودیە دەعوەتە کرێم ئینشاڵڵا ئەوە لە مەدینەی خوای هەدیە پێش چشیمە کردی نەوەکەت بە بچووکی پێشتەوە بوو بە عاجێ نەوەکەم کوڕەکە بووکە کەم چوون بەدوو ئەلحەمدبوونە سێ الحەمدوللا شکر لەو خوای سپاسی خوایەکەم نەوەکەم لەوێ پەیدا بووە حاجی محەممەد ناوی دەبی لێ بنێم حاجی محەممەد پێ خۆشحاڵم دایک و بابی خۆ گەورابی ئینشاڵڵا بە حەول و قەوتێ خوای مەمنونی ئەو خوایمە سپاسی ئەو خوای گەوراکەم خوایمە بەسەکردین و شکر ئینشاڵڵا زۆر زۆر ساڵح بی و لەو خزم و کەس و مار و مندارێ من درن فەڕەح بی و خۆشی و نوگەتین لە ناولا بکەوی خوای پێم وایە زۆر زۆر دڵخۆشی بەوەی کە خوا منداڵی زۆر دڵخۆشم زۆر سپاسی ئەو کوڕە نازدارێکم کە لە سعودیەیە پار هەچ ساری هەچ خوای هەدیە پێشکەش کرد شکر الحەمدوللا. هیچ شتێشتر هەبوو ئەوەندە پێی دڵخۆش بوو بێت و لە ڕابردوو یاخود یەکەم جارە بەو شێوەیە بە هەواڵ یەکەم جارە ئەمن ئەوە درم خۆشە لەو هەدیە خۆشە لەو هەدیە جوانەی لەو خەلات کراوەی لە لای مەکە و مەدینە لە مەدینەی لەدا بوو لە قەبری خۆشەویستی سەلام وەسەحبی وسەلەم یا ڕەبی خوا حەمرێ ئومەتێ محەممەدی درێژ بی کوردستان پێم وایە فەریزەی حەجیشان هەمووی تەواو کردووە تەنها گەڕانەوەیان بەس ما ببستنە سەر قەبری خۆشەویستی شەویت کە خوا لە بووە الحەمدوللا شکر لەو